جاران کچ و کوڕ زۆر شەرمیان لە باوکو و دایکیان دەکرد، زۆر شەرمیان بە تەمەنەکان دەکرد. پیاو بوو ڕیشی سپیە بوو لە ڕووی ناهات بڵێ باوەژنم بۆ بێنە. کچیش بە هەمان شێوە. ئێستا کچەکە بە بەرچاوی باوکیەوە لە شایەکەی خۆیان هەڵەپەڕێ، بە بەرچاوی براکەیەوە هەڵەپەڕێ، داواکە ئەڵێ باوە من عاشقی فڵان کەسم بۆ ناڵیشوی پێ بکەم. کۆ ئەو ڕێز حورمەتی جارانکە لە دایک و باوک دەگیرە؟ ڕیشپێکان ڕێزیان نەماوە. مناڵێکە تازە پێگا عمری 15 ساڵ 17 ساڵ 18 ساڵ 20 ساڵە خۆی لە باو باپیری بە عاقڵتر دەزانێ، بەڵام ئەوەی عەقڵ بێتیان نییە زۆر جار هیچ نازانێ، باوکی بە دواکەوتووە زانێ. بە ئاشکرا دەبینیت مناڵەکانیش تەمەنی 15 ساڵ 16 17 ساڵە بەرامبەر باوکی بۆ ساوە ئەڵێ من شوو بە فڵان کەسەکەم. یعنی بەم شێوەیە ئەمە کارە ساتە کە ڕێز و حورمەتی گەورە و بچووک وەک جاران نەما. جاران کاتێکە بیرمان دێ کەسێک کچەکەی شوویە کرد یا خوشکەکەی شوویە کرد خۆیە شاردەوە، پێی عەیب بوو. ئێستا ئەبینیت کچەکەی شووی کردووە، خوشکەکەی شووی کردووە لە شایەکە هەڵەپەڕێ. یعنی وای لێ هاتۆ جاران شتە عەیب بوو، ئێستا مۆدێلە. بۆی ئەم شتانش کە ئێستا عەیبە چەند ساڵێکی تر مۆدێلە. پەلەمەکە چگە ئەم جیلێکە پێگەن خەتەرن، زۆر ترسناکن، خوای گەورە هیدایەتیان دا. بۆی تەماشاکەی زاوا دوو لە ڕیبەڕێستان ئەوەندە بێ شەرمە بە بەرچاوی کامێرا و بەرچاوی ئەو هەموو خەڵکەوە ناوچاوانی خێزانی ماچەکەت. ئەمە کارە ساتە تەقلیدی ئەوروپاکەم، ئەوان نێوچاوانی خێزانیان ماچەکەن، مش ماچێکن. والله ئەو پەڕی بێئەدەبێ دوو لە ڕیبەڕێستان نایە بڵێ حەڵاڵە. باشە کاکی یان حەڵاڵە دەی چۆ لەگەڵ ژنەکەدا لە بازاڕ ماچێن کە ئەبێ خێزانی خۆت نییە، حەڵاڵی خۆت نییە، بەڵام ئینسانی بێ شەخسیەتی خۆی پارێزی. پیاوچاکان شتێک شەخسیەتیانی بشکانیان نەیانە خوارد، خۆیان لێ پاراست. با حەڵاڵ بێ، حەڵاڵ شوێنی خۆی هەیە، ژنەکەت حەڵاڵی خۆتە، بەڵام لەکوێ بێ لەگەڵا بیت، هەموو شتێک سنووری خۆی هەیە. بۆیە ئەمە حاڵی کۆمەلگای ئێمە بێ چاوەڕێ چی بکەین براکەن؟ چاوەڕی خراپە بکەین، هەموو ڕۆژ بە چاوی خۆمان خراپەکاری دەبینین.